کتێبی نوێژ نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. چوار. ئیسلام وەک فێرکاری سەرجەم پێغەمبەران. ئیسلام ناوی ئەو سیستەمەیە کە لە بیر، تەسەور، ژیانی کردداری و ژیانی ناوەوەی مرۆڤەکاندا هەموو شتێکی ڕێکخستووە و پێوەری بۆ داناون و بەم پێوەرەش پێواونی. ئەم سیستەمە لەبەر ئەوەی لەلایەن ئەو زاتەوە دانراوە کە مرۆڤی وەک میکانیزمێکی زیندوو بەدیهێناوە و هەموو شتێکی دەبینێت زۆر گشتگیرە. ئیسلام سەرجەم بابەتە دنیایی و ئاخیرەتیەکانی وەک گشتێک لە خۆیدا کۆ کردوێتەوە و بووەتە مایەی ئەوەی دنیا و عوقبا باوەش بە یەکدا بکەن. ئینسان لە سایەی ئیسلامدا سەرە ڕای بچووکی جەستەکەی پەیوەندی لەگەڵ خوادا جەللە جەلال و کە خاوەنی مەزنی و پەروەردگاریەتێکی بێسنوورە بەستووە و پەیوەندیەکانیشی لەگەڵ گردووندا ڕێک خستووە. بۆیە بە ئەندازەی قوڵبوونەوەی لە ئیسلامدا ماهیەتی ناکۆتای دەست دەکەوێت. ئەم ڕەهەندە قوڵانەی ئیسلام لە بنەڕەتدا لە پێناسەکانی خۆیدا هەن و لەسەر زمانی پێغەمبەرانیش گوزارشتیان لێوەکراوە. یەکەم جار حەزرەتی ئادەم سەلامی خوای لێبێت پێناسەی کردووە. پێغەمبەرانی دوای ئەو لە ژێر هەمان ناونیشاندا خەڵکیان بۆ لای ئیسلام بان کردووە و خەڵکیان بۆ بینینی قوڵیەکانی بانکێشت کردووە. لە دوای ئەو حەزرەتی نوح سەلامی خوای لێبێت فەرموویەتی: وأمرت أن أكون من المسلمين. حەزرەتی ئیبراهیم و ئیسماعیلیش سەلامی خوایان لەسەر بێت لە کاتی بنیادنانی ئەو ماڵی خوایەدا کە هەتا قیامەت قیبلەگای مرۆڤایەتی دەبێت لەسەر زەویدا و هەتا دەگات بە سیدرەت المونتەهاش تەوافگەی مەلائیکەتانە دەڵێن: ربنا وجعلنا مسلمين لك ومن ذريتنا أمة مسلمة لك. حەزرەتی یوسفیش سەلامی خوای لێبێت لە دوای ئەوەی دەبێت بە وەزیر لە میسر و بە دایک و باوکی شاد دەبێتەوە و براکانی لە برسێتی و ناڕەحەتی ڕزگار دەکات. بە کورتی لە دوای بەدەستێنانی هەموو شتە مادی و معنەویەکان دوعا دەکات و دەفەرموێت: توفني مسلما وألحقني بالصالحين. لە کاتێکدا ناتوانرێت کەسێکی دیکە پیشان بدرێت کە هەمان ئەو مەسەریەتانەی ئەوی بەدەستێنابێت. پێغەمبەری خوا لە وەسفی حەزرەتی یوسفدا سەلامی خوای لەسەر بێت دەفەرموێت: کەریمی کوڕی کەریمی کوڕی کەریم، یوسفی کوڕی یاعقوبی کوڕی ئیسحاقی کوڕی ئیبراهیم. هەموو باپیرەکانی پێغەمبەر بوون. ئەو ئینسانە کەریمە لە دوای ئەوەی کە سەرجەم حاڵە دەراسە مادی و معنەویەکانی لە نەفسی خۆیدا کۆ کردوێتەوە وەکو دواوتە ئەمەی وتووە. خۆی لە خۆیدا بیرکردنەوەی نمونەیی دڵێکیش کە خۆی بەخوا داوە و ئارەزووی گەیشتن بەو دەکات دەبێت هەر ئەمە بێت. کاتێک کەسێک دەڵێت موسڵمان بووم بەمانای ئەوە دێت کە ئیرادەی خۆم تەسلیمی خوا کرد. ئەمەش وتنی هەمان ئەو شتەیە کە حەزرەتی ئادەم، نوح و ئیبراهیم و یوسف سەلامی خوایان لەسەر بێت و لە کۆتاییشدا فەخری کائینات درودی خوای لێبێت فەرموویانە: ئەم وتەیە وەک عەهد و پەیمانێک وایە کە بە ناوی هەموو مرۆڤایەتیەوە لە سەرزاری پێغەمبەران لە بەرامبەر خواوە وتراوە. وەکو دەزانرێت ملکەچی و تەسلیم بوون بریتیە لە گوێڕایەڵی مرۆڤ بۆ خوای گەورە لە بیر، تەسەور و کردەوەدا. لەبەر ئەمەیە کە خوای گەورە فەرمان بە پێغەمبەرمان دەکات و دەفەرموێت: قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت وأنا أول المسلمين. بەواتایەکی فراوانتر ئەم گوفتارە دەفەرموێت: ئەی حەبیبم، حاکمیەتی هەموو شتێک بۆ لای خوا دەگەڕێتەوە، کەوایە تەسلیمی ئەو خوایە ببە
کە دنیا و ئاخیرەتی بەدەستە و لە گەردیلەکانەوە تا گەلەستێرەکان بەڕێوە دەبات و هەڵیان دەسوڕێنێت. لە بازنەی ئولوهیەت و ڕبوبیەتدا تاکە بڵێ لە ناو ئێوەدا یەکەم کەس منم کە وتەکانی ئەو قبول دەکەم و جێبەجێیان دەکەم و فەرمانی ئەمەشم پێکراوە. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم لەو نامانەشدا کە بۆ هەرقەلی نووسیوە دەفەرمێت داخلی ئیسلام بە سەلامەتی بەدەست بهێنا. مانای ئەمە بریتیە لەوەی بەڕێوەبەرێتی ئەو کەشتیەی کە ئێستا لە نێو شەپۆلە ترسناکەکاندا دێت و دەچێت بەخوا و نێردراوەکەی بسپێرە هەتا بە کەناری سەلامەتیت بگەێنن. ئەجینا شەپۆلە مەزنەکان تێکت دەشێن و بە ئارامی و ئاسوودەیی ناگەیت. هەر لەم نامەیەدا دەفەرموێت خوای گەورە 2 قات پاداشتت دەداتەوە. ئەمەش سەبارەت بە دەسەڵاتداران دارای گرنگیەکی تایبەتیە. ئەم وتەیە ئاراستەی هەموو بەڕێوەبەرێک کراوە هەر لە سەرۆکی خێزانێکەوە هەتا دەگات بە سەرۆکی دەوڵەتێک، چونکە زۆر جار خەڵک شوێن سەرۆکەکانیان دەکەون، بۆیە پاداشتەکەش چەند تێندە دەبێت. ئەگەر ئەو ڕوو وەربچەرخێنێت و گوێی خۆی لە ئاست حەقدا دابخات لەو ڕوانگەیەوە کە بەڕێوەبەرە دەبێت بە هۆکاری ئەوەی خەڵکی لە کوفر و گومڕاییدا بمێننەوە و لە پاڵ گوناهەکانی خۆیدا گوناهی خەڵکانیش هەڵبگرێت.